لەگەڵ دکتۆر علی الهێل شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە قەتەرەوە لەگەڵم دەبێت گفتوگۆ لەبارەی پەرەپێدانی پەیوەندیەکانی هەرێم و قەتەر قسە دەکەین. دکتۆر ئەم کاتت باش ڕۆژی نیشتیمانی قەتەر لە ئێوە و تەواوی هاوڵاتیانی قەتەر پیرۆز دەکەم. دەمەوێت سەرەتا لێت بپرسم چۆن دەڕوانی لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ قەتەر. ئێوارەتان باش، هەموو ساڵێک ئێوە هەر لە خۆشیدا بن وەک ئێمە پیرۆز بە لێوێژ دەکەین. ئێمە ئەم ڕۆژەی نیشتیمانی خۆمان کە 18 دیسەمبەرە واتە کانونی یەکەم ڕۆژێکی نیشتیمانیە بۆ هەموو هاوڕێکانمان و دۆستەکانمان، هەموو ئازادی خوازان لە جیهان، چونکە دەوڵەتی قەتەر پشتیوانی لە حەق و لە ئازادیەکان دەکات، لە مافەکان دەکات و داوای ماف و ئازادیەکان دەکەین بۆ هەموو تاکێکی ئەم جیهانە. هەرێمی کوردستان و عێراق ئێستا لە پەیوەندیەکی زۆر قوڵ و باشدان بە تایبەت بەم دواییانە کە پەیوەندیەکان پێیان ناوەتە بواری استراتیژی کە پەیوەندیەکان بۆ کاتی دوورمەودان. ئێستا ئێمە لێرە لە قەتەر شانازی بە خەڵکی هەرێمی کوردستانەوە دەکەن کە ئێستا لە وڵاتەکەمانن بۆ کاری وەبەرهێنان و هەروەها پێشوازی لە هەر پەیوەندیەک دەکەن کە لە نێوان هەردوو لادا هەبێت، چونکە ئەم پەیوەندیە قوڵە پەیوەندیە بەهێزە ڕەوڕەوەی بەرەو پێشچوون لە قەتەر و لە هەرێمی کوردستان زۆر بەرەو پێش دەبات. کەواتە ئێمە دەڵێن پەیوەندیەکانی قەتەر و هەرێمی کوردستان لەسەر بنەمای ڕێزی هاوبەش بنیات نراون و پەیوەندی استراتیژین و دڵنیاشم لەوەی کە ڕۆژ بە ڕۆژە و پەیوەندیانە بەرەو باشتر و بەهێزتر دەڕۆن و ڕێزی ئاڵوگۆڕکرا و لە سەروەری هەردوو لار لە نێوانیاندا هەیە. دکتۆر ئەگەر پێت بڵێم پەیوەندیەکانی قەتەر لەگەڵ هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە لە ڕووی دیبلۆماسی و سیاسی و بازرگانیەوە چیم پێ دەڵێیت؟ بەڵێ، مشتومڕیەکان بەردەوامن لە بینی هەردوو لای کە بوونەتە دەستە خوشکی یەک لە واتە هەرێمی کوردستان و قەتەر لەبارەی دۆخی سیاسی کە خۆشت لە ناوچەکەدا هەستی پێدەکەی و دەیبینی. ئێمە توانای ئەوەمان هەیە کە قسە لەسەر هەموو ئەو بابەتانە بکەین و توانای پیشەسازی دروستکردنی پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ هەموو لایەنەکان هەمانە و وەک دەزانی لە زۆربەی وڵاتەکان لە سووریا، لە لوبنان، لە فەڵەستین دەتوانین ئەو پەیوەندیانە بەو شێوەیە دابنین کە بەرژەوەندی دۆخەکان بکات و هەروەها دەسوەردان لە کاروباری سووریا و فەڵەستین و لوبنان. بۆیە دەزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخانەشدا بکەین. من پێم وایە ئەگەر من هەڵە نەبم هەرێمی کوردستانیش زۆر بەتوانایە لە چۆنیەتی مامەڵەکردن و هەروەکو وڵاتی قەتەر ئەویش زۆر شارەزایە دەزانێت چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو هەموو وڵاتانەی ناوچەکە کە ڕەهەندی جیاوازی تێدایە و دەزانیت لەگەڵ دۆخە جیاوازەکان مامەڵە بکات. کەواتە دەتەوێت بڵێ هەرێمی کوردستان هاوسەنگی ڕاگرتووە بێلایەنی خۆی پاراستووە لەو ئاڵۆزیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیکتر لە هەرێمی کوردستاندا هەن؟ بە دڵنیاییەوە قەتەریش من دەڵێم قەتەر و هەرێمی کوردستان زۆر هاوتان لەو بوارەدا. ئەوانە تایبەتمەندیەکی تایبەتیان هەیە دەتوانن هاوسەنگی لە پەیوەندیەکانیان ڕابگرن لەگەڵ وڵاتانی ئیسلامی، وڵاتانی عربی، تەنانەت وڵاتانی دیکەی هەمووی ئەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە هیچ شێوەیەک ڕێگە بە خۆ نادەن دەسوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتانی دیکەدا بکەن و بە هیچ شێوەیەک بە هەموو شێوەیەک ڕێز لە ئیرادای هەموو وڵاتێک دەگرن. هەروەها تا ڕادەیەکی باشیش عێراقیش توانیویەتی هەندێک هاوسەنگی خۆی ڕابگرێت. بەڵێ دکتۆر، خۆتان دەزانن ئاماژەشت پێکرد کە لە لوبنان تا سووریا هەتاوەکو هەڕەشەکانیش لەسەر عێراق زۆرن.
پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە چۆن دەبینن لە ئەو گۆڕانکاریانە یاخود گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ هەروە دەوڵەتی قەتەر هەرێمی کوردستانیش باوەڕی بە دانوستانی سیاسی هەیە، بە دانوستانی ئاشتیانە هەیە و تاکە دەرچە لە دەرچوون لە ململانێ و ناکۆکیەکان ئەو دوو ڕێگەیانن. هەروەها هەردوو دەوڵەت من ئەتوانم بڵێم دەوڵەتی کوردستان واتە دەوڵەتی کوردستان و دەوڵەتی قەتەر پەیوەندیەکانیان واتە باوەڕیان بەوەیە کە پێویستە هەموو لایەنەکان لە پەیوەندی بەردەوامدا بن لە ڕێگەی دانوستان و گفتوگۆوە بۆ زاڵبوون بەسەر ناکۆکیە سیاسیەکان، هەروەک دەوڵەتی قەتەریش و دەوڵەتی کوردستانیش دووبارە دەکەمەوە دەڵێم دەوڵەتی کوردستان باوەڕیان بەوە هەیە کە کێشە سیاسی و ئابووری و هەموو کێشەکانی دیکە بە ڕێگەی جەنگ و ململانەوە چارەسەر ناکرێت، بەڵکو ڕەگ و ڕیشەی ئەو کێشانە قوڵتر دەکاتەوە و پێویستە هەموو ئەو ناکۆکیانەشن کە ڕەگ و ڕیشەی کێشەکانی داکوتیوەتە ناو وڵاتانی ناوچەکە بۆ پیادەکردنی ئاجێندای دەرەکی. بۆیە من لێرە شەوە دەڵێم دووبارە و سێبارە دەوڵەتی کوردستان و دەوڵەتی قەتەر سەرکەوتنیان لەوەدایە کە تا ئێستا زۆر پابەندی دانوستانەکان و لێک تێگەیشتن بوونە لەگەڵ هەموو لایەنەکان و توانیویانە باڵانسی پەیوەندیەکانیان لەگەڵ هەموو لایەنەکان لە بارودۆخە جیاوازەکاندا ڕابگرن. دکتۆر دەوڵەتی بینیمان چۆن بەشار ئەسەد لە ناوچوو نەیتوانی مامەڵە لەگەڵ ئەو دۆخانەدا بکات، هەموو شتێکی پێ قبول نەبوو، هەموو شتێکی پێ ڕاست نەبوو، دوای وڵاتەکەی بەو ئاراستەیە برد کە دەبینین چی بەسەر هات. بەڵام ئێستاش من باوەڕم هەیە پشتیوان بە خوددا کە وڵاتی سووریا دووبارە دەبوژێتەوە و نۆژەن دەکرێتەوە کۆتایی بەو ململانێ و جەنگانە دەهێت شەڕانە دەهێنرێت کە لە ناوخۆی ئەو وڵاتەدا دەبوو. هەروەها ئەمەش دەبێتە هۆی کۆتایی هێنان بۆ گرژێک سەربازی و ئابوووریەکە. پرسیاری دۆخی سووریا شت لێ دەکەم، بەس پێشتر دەمەوێت ئەوە بپرسم کە قەتەر وڵاتێکە بەڕووبەر بچووکە، بەڵام وەکو ماڵە گەورەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لی دەڕوان و هەر کاتێک ناکۆکیەک ململانەیەک لە نێوان دوو دەوڵەت دروست دەبێ ڕوو دەکەنە قەتەر و لەوێ کێشەکان یەکلایی دەکەنەوە وەکو ناوەندێکی بڕیار وایە. ئەم سەحرە چییە؟ هۆکارەکەی چییە؟ چونکە هەر دەوڵەتێک ئەگەر لە ڕێگەی ڕووبەری جوگرافیا هەڵسەنگاندنی بۆ ناکرێت، باڵکو لە ڕێگەی تواناکەی لە ڕێگەی خواستەکەی بۆ چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان، لە ڕێگەی نیازەکەی بۆ ئازادیەکان بۆ ئاشتی لەو ڕێگەیەوە هەڵسەنگاندن بۆ وڵاتان دەکرێت. بۆیە قەتەریش ئەم ئیمتیازەی هەیەواتە لە ڕێگ و ڕیشەیەکی مێژوویی هەیە لە چارەسەرکردنی کێشەکان و باوەڕی بە دانوستان هەیە، هەمیشە هەر دانوستان هەر چەند وڵاتان چەندە ڕووبەریشیان فراوان بیت، بەڵام پەنا بۆ دانوستان نەبن و ناکۆکی و ململانەکان ڕیشەیدا کوتابیتە ناو قوڵاییەکەیدا ئەو کات ڕووبەری جوگرافیا بڕیان نادات، ڕوبەڕووی کێشەی ئابووری دەبێت، ڕوبەڕووی کێشەی کۆنتترۆلی گروپە چەکدارەکان دەبێت، ڕوبەڕووی ململانەی سەربازی دەبێت کە بۆیە ئەوەی کە قەتەر ئێستا جێبەجێ دەکات لە دێر زەمانەوە هەر جێبەجێ کردووە. هەروەها من ئەو ڕەهەندە من لە دەوڵەتی کوردستان. زۆر باشە دکتۆر، با لێت بپرسم چی لەسەر دۆخی ئێستەی سووریا دەڵێن لە دوای ڕژێمی یاخود لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد؟
من پێم وایە سووریا باش گەورەترین شۆڕش لەم چرخەدا بوو چونکە توانیان لەم چرخەدا نەک تەنیا لە سەردەمی هاوچەرخ بەڵکو بە درێژای ئەو هەموو چاخەدا کە چەند هیچ ڕژێمێکی دڕندە بەو شێوەیە نەمبینیوە واتە لە ساڵی 1970 تا ئێستا کاتێک حافظ ئەسەد هاتە سەردەسەڵات هەمومان دەمانناسی دەمانزانی کە چ زیانێکی بە خەڵکی سووریا دەگەیاند کە چ تند و تیژ بە بۆمبی سوتێنەر بە بۆمبی هێشوین بە بۆمبی تەقێنەر بەسەر خەڵکیدا دەباران و بینیمان کە لە ساڵی 1982 چ کۆمەڵکوژی جینۆسایدێکی بەرامبەر بە خەڵکی سووریا کرد. من پێم وایە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هاتووە ڕێز لە کۆتاییدا ڕێز لە هەموو ئیرادەی خەڵکی سووریا دەگرێت بە هەموو پێکاتەکانیەوە و من پێم وایە کە بە یەک چاو سەیری هەموو پێکاتەکانی سووریا دەکات و باوەڕیشم پێ هەیە چونکە سووریا ئەوەندە نەهامەتی بینیوە کە چیتر ڕێگە بە خۆی نادا دووبارە بەرەو دیکتاتۆریەت هەنگاو بنێت. ئەم شۆڕشە بۆ شۆڕشی هەموو نەتەوەی عەرەبی بوو. ئێمە نامانەوێت نە لەگەڵ ئیسرائیل و نەگەڵ هیچ وڵاتێکی دیکە بچینە ناو ململانێ و دەمانەوێت سووریا بنیاد بنینەوە. ئەمە سێیەم شۆڕشی سووریا بەڵام ئەم پێشتر سێ شۆڕش لە سووریا کراون ئەمە چوارەمیانە بەڵام ئەمەیان لە هەمویان گەورەتر بوو. ئەمەیان دەرفەتێکە بۆ ئەوەی خەڵکی سووریا دووبارە هەست بە ژیان بکەنەوە هەست بە ئازادی بکەنەوە. دکتۆر زۆر مەبەستمە لێت بپرسم پێتان وایە پێگەی کورد و چارەنووسی کورد لە داهاتووی سووریا چی دەبێت چۆن دەبێت؟ کورد بەشێکن بەشێکی دانەبڕاون لەگەلی سووریا. ئەوە ئیدارەی سیاسی لە شۆڕشی سووریا گوتوویەتی ئەوان گوتوویانە کە ئێمە بە چاوی جیاواز سەیری هیچ پەکاتەیەک ناکەین. کورد، عەرەب، سونە، شیعە، عەلەویەکان، مەسیحیەکان هەموو پێکاتە کەمینەکانی دیکەش نەک کورد بەڵکو کەمە پێکاتەکانیش هەمویان بەشێکی دانەبڕاون لە گەلی سووریا. واتە سووریا بە هەموو پێکاتەیەکەوە کە لە 24 ملیۆن کەس پێکاتووە هەمویان وەکو یەک هاوسەنگ یەکسان. دکتۆر عەلی ئەلهێل شرۆڤەکاری سیاسی لە قەتەر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.